جەژن بێت یاننا پزیشکان و کارمەندانی تەندروستی نەخۆشخانە بە هیچ شێوەیەک چۆڵ ناکەن. ئەم جەژنە وەکو هەموو بۆنەکانی دیکە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکانی کوردستان شەو ڕۆژ کراون. لە دهۆک بەم جەژنە ڕۆژانە 300 بۆ 400 نەخۆش و بریندار سەردانی بەشی فریاکەوتنیان کردووە. با لەم راپۆرتەدا پێکەوە بزانین لە بەشی فریاکەوتنی دهۆک چی دەگوزارێت. ڕۆژانên cejna qurbanê ne. Ev ne xweşxana tengaviyan el bajarê Duhokê. Dîpişkî pirençberî ve daye û qesta vê nexweşxanê kiriye û çareseriyî hatiye kirin. Nafraz da avdand kir. Min aşxora bu sadece pemit çiliqê nejihat. Sadece dîpişke. Dîpişkî ve dazib tenê bûm. Ji rastî xeletê ku mavê em tenê pişte aqarî. Çiliqê ji pêmî namazanî dîpişke. Ama jî ram girêdam telefona birotxûkê û esêrema tawarî. Teqsîrî nakin. Bi hikûmetî tî û saz vêre teqsîr neke. Ama rast çareserî bûme kir û em bîn çawa digavê. Elhamdülillah baş e. Yani nisbet wajî ve teqsîrî nakin. Kesên ku qesta vî beşî dikin pitiriya wan a ewin yên ku tûşiya rîdanan dibin yan jî nîşkekê ve tenduristiya wan a têkçîtin. Erenç Ramezan pizîşkê nûbedar e, ew digel beşekê ji doktor û peristaran xizmeta nexweş û birîndara dikin û çareseriya wa dikin. كان بين وداني ويا المالت خونا مال والد كده بس ام ايش شو مؤسسانية كما بين ودانينا شيء بزيش بيتن شيء هاري كاري بزيش بيتن شيء جماعة اكس راي ويت مختبرات طبعا بشكل كي بردهم بما باستشار لمجمرات خدمات خلقي خدا اتروجانên bi hinvedan û cejin da jî dewam li van xweşxaneyên tengaviyan nahêta ragirtin. Eddema 24 demjimêran da et navbera 300 bû 400 nexweş û birîndaran da el nexweşxana tengaviyan çareseriya wan a et hête kirin. Pizîşk û peristar ku bi leşkerê spî têne naskirin et rojanên cejnê da jî amadanînên nexweşan cih bêlin wekû firîşteyên rehmê dilovaniyê gel wa dane û berdewam çareseriya wa dikin. Masum Mehmed Kurdistan 24 Duhok. دوو گۆڕاوی نوێ کۆرۆنا بڵاوبوونەتەوە بە پێی زانیاریەکانی ناوەندی کۆنتڕۆڵکردن و خۆپارێزی لە نەخۆشیەکان لە ئەمریکا تا دوای ئەم مانگە جۆری گۆڕاوی BA5 هۆکار بۆ لە توشبوونی لە 154 هەروە گۆڕاوی BA4 سەرچاوی توشبوونی لە 117 حاڵەتەکانی توشبوانی کۆرۆنا بۆ لە ئەمریکا. بە پێیانێک لە کۆڵینەوەش BA4 و BA5 چوار هێندەی گۆڕاوەکانی پێش خۆیان بەرامبەر ڤاکسینەکان بەرگریان هەیە. خێراترین گۆڕاوی کۆرۆنان کە تا ئێستا بڵاو ببێتنەوە بینی بێتمان و زیاتر تووشی ئەو کەسانە دەبن کە پێشتر تووشی کۆرۆنا بوون واتە ئەو کەسانی کە پێشتر تووشی کۆرۆنا بوون بەرگری جەستەیان هیچ کاریگەریەکی لەسەر ئەم کۆرۆنا نوێیانە نییە. نیشانەکانی ئەم دوو جۆرەی گۆڕاوی کۆرۆنا بە هەمان شێوەی نیشانەکانی جۆرەکانی دیکەی کۆرۆنایە. پزیشکان ئاماژەیان بەوە کردووە باشترین ڕێگە بۆ خۆپاراستن لە جۆرە نوێیەکانی ڤایرۆسی کۆرۆنا بریتیە لە کوتان و وەرگرتنی ژەمەکانی ڤاکسین. پسپۆرانی بوارەکەش پێیان وایە بۆ هۆیە و دەرفەتی بڵاوبوونەوەی کۆرۆنا و سەرهەڵدانی گۆڕاوی نوێ کەم دەبێتەوە. هەر لە ئۆمیکرۆن دەمەینەوە سنتەری ئەوروپی بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی درمیەکان و خۆپارێزی داواکات بە زووترین کات هەموو کەسێک ژەمی چوارمی ڤاکسین وەربگرێت. سنتەری ئەوروپی بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی درمیەکان و خۆپارێزی ڕایانگەیاند پێویستە ئەو کەسانی تەمەنیان 65 ساڵی تێپەڕاندووە بە تایبەت ئەو کەسانە و ئەوانەی کە توشبووی نەخۆشی درێژخایەنەکانن ژەمی چوارەمی ڤاکسینی دژە کۆرۆنا وەربگرن. لە دوای بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە گۆڕاوی تازای ئۆمیکرۆن لە ماوەی هەفتەیەکدا بەڕێژی لە 132 بەراورد بە هەفتەی پێشووتر توشبوون زیادی کردووە بە تایبەت لەو کەسانی کە تەمەنیان سەر و 65 ساڵ. لە راپۆرتەکەی سنتەری ئەوروپی داهاتووە کە پێویستە ئەو کەسانی تەمەنیان هەڵکشاوە ژەمی چوارەم وەربگرن و نەوەستن تاوەرزی پاییز لەبەرەوەی زنجیرەی نوێی ئۆمیکرۆن توانای لە تەواوی زنجیرەکانی تری پێشخۆی بەهێزترە. باسیەوەمان کرد کە لە دهۆک ئێشگری چۆنە پزیشکان چی دەکەن لە بەشی فریاکەوتن دەمانێت بزانین لە سلێمانی چۆن. ئێستا هاوکارم دالیا کەمال ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی شەهید دکتۆر هەیە منەوە لەگەڵمدایە. دالیا سڵاو لێبێ دەمێ بزانم پزیشکان لەم جژنەدا چیان کردووە چۆن ئێشگریەکانیان کردووە چکە خۆتەزانی جژنە و نەچوونەتەوە بۆ ماڵەوە هەندێکیان و دوای ئەوەش پرسیاری ئەوم بۆ بکە کە بزانم نەخۆشیە درمیەکان کۆرۆنا و کۆلێرا وەزعیان چۆن ئێستا لە سلێمانی.
سەرچامێ لەو ئامارەوە دەست پێ بکەم کە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بڵاوی کردێتەوە تەنها لە چەند ڕۆژی جەژندا نزیکەی 2000 هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکانی سنووی پارێزگای سلێمانیان کردووە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر و نزیکەی 400 بۆ 500 لە ناو نەخۆشخانەکاندا ماونەتەوە بە هۆکارەوەی کە نەخۆشیەکانیان سەخت بووە و لەسەر ئەوەی کە ئەزانین لە ڕۆژانی جەژندا ڕێژەیەکی زۆر شیرینی دەخورێت ئەمەش لە کاتێکدا کە پەتای کۆلێرا لە ئێستا بڵاو بووەتەوە بەڵام توانراوە تا ڕادەیەکی زۆر باش کۆنتترۆڵی ئەم پەتاش بکرێت لە سنووی پارێزگای سلێمانی کە بەشە پارێزەکانی دیکە پارێزگای سلێمانی یەکەم پارێزگا بوو کە زۆرترین ڕێژەی توشبوون بە پەتای کۆلێرا بڵاو بووەتەوە. داخڵکردنی ڕۆژێکی زۆر لە هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی دیارەکەرتی تەندروستی و کارمەندانی تەندروستیشی وای لە کردو کە زیاتر پابندن بەداوامکردنی خۆیانەوە بۆ زانیاری زیاتر بەڕێز چۆمان فازلم لەگەڵدایە کە ئێشگری کارگەڕیەوە گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوودایەوە تەنانەت تیمی زیاتری شتانێنا بۆ ناو نەخۆشخانەکان بۆ کارەوەی کە پەتای کۆلۆرا لە ئێستا لە پارێزگای سلێمانی پەتایەکی بەرز بوو ڕێژەی ئامارەکان لە ڕۆژانی جەژندا چۆن بووە ئەو کەسانی کە داغڵی نەخۆشخانەکە کراون یان سەردانی نەخۆشخانەکە بوون بەچوو هۆکارێک بوو لەخوا بەخێرن سەرچاو لەم ڕۆژانەدا یەکەم ڕۆژ و دوم ڕۆژ و تقریباً سێم ڕۆژە خەڵەتی کاسکشن ڕۆژانەوە تقریباً ڕێژەکەی زۆر کەمتر بووە کە لە چاو کێبێشوترا بەس هۆکاری زیادبوونی ئەم ڤایرۆسە ئێستا حاڵەکە زۆر زۆرگە لە مەزن زیابوو نایە ڕۆژانە 150 کەس تەنها سەردانی ئەم نەخۆشخانەیە ئێمە دەکەم وەکو نەخۆشخانەی دکتۆر شەیدی من دێن لایەمان بەڵێ ڕۆژەی داخڵبوونی تا ئێستا مەزن کینێکی زۆر نییە ڕۆژی وایە 5 کەس بۆ 7 کەس هەرەوە ڕێژێت مەزن داخڵەوە بە زیاتر نییە لەو ڕێژ مەسەر تەمەنەکان ئەو کەسانێک کە داخڵ دەکرێن تەمەنیان لە چۆنێ بەتایبەتێک باز لە مناڵکەم مناڵک ئەو مناڵانی کە داخڵ دەکرێن تەمەنیان لە چۆنێکە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە و ڕێنمایی ئێوە بەتایبەتی بۆ دایک و باوکان لە ڕۆژانی جەژن بۆ هاوڵاتیانیش بە شێوەیەکی گشتی کە ئێستا پلەکانی گەرما لە ئاستێکی بەرزە کەمتر شیرینی و چەرەسات و ئەو شتانە بکۆن کە ئەبێتە هۆی زیاتر بڵاوبوونەوەی پەتاکە زۆر باشە ئێمە مەسن وەکو ئەو منداڵانەی تەمەنی لە ساڵ هەتا تەمەنی 13 ساڵ ڕۆیش ڕەبتی پێمە نیە بەس لە سەروی 13 ساڵەوە ئەوانەی کە داخڵە بندایەمە زیاتر تەمەنی 40 ساڵ بۆ 50 ساڵ مەسەن 70 ساڵی هەیە ئەوش مەسەن ڕێژەکە زۆر نییە عەدەدەکە کا دیاریکراو نییە ڕێژەکەی مەسەن ئەو عمرەکە 30 ساڵە 40 ساڵە مەسەن هەمە جۆرەی تایە گشتی بە چی هۆکارێ داغڵ دەکرێن واتە زیاتر ئەو تۆماری کە لای ئێوەیە کە بڵێن ئەم هەوڵاتیانە ڕۆژێکی بەرز هۆکارەکەی چی بووە هەمووی کۆرۆنایە مەسەن زیاتر ئاهاتشۆکردن تێکەڵیە مەسەن بەکارهێنانی بۆ ڤاکسینە یا ماسکە تێگەی ئەو هەوڵاتیانە مەسەن پابەندی ئابوومە ڕێنمایەکان نابن بەتەکید مەسەن هاتشۆکردن تێکەڵیە مەسەن سەردانیکردنی کە یەکتریە یەکجا و مەسەن ڕێژەیە ئامارەکانی چۆنڵی زۆر زۆر دالیا هیچ نەخۆشێکی کۆلێرا ماوە لە سلێمانی دکتۆر ئەم وتانە منی گەڕاندەوە بۆ سەرەتا بڵێ ئەمێ ئەوە ئاماژە بۆ بکەم کە وتەکانی منی گەڕاندەوە بۆ سەرەتا کە لە چۆن ساڵێک لەمەوە بەرکێمە ئەمان بینی سەدای نەخۆشخانەکانمان دەکرد هۆشیاری ئەویانەیە کە بەهۆی سەردانکردن و تێکەڵکردنی هاوڵاتیان واموشۆکردنی یەکتریان هۆکارێک بە بۆی جارێکی دیکە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی بەرز بێتەوە هەروە کەرتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی تەندروستی گشتی سلێمانیش ئاماژەی بەوەیەوە کە لە ئێستا ڕاستە پەتای کۆلێرا هەیە بەڵام توانراوە کۆنتترۆڵی پەتاکە بکرێت لە هەمان کاتدا ڕێژەی ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە زیادبوونەوە کەمترین هاوڵاتیانیش لە سنووری پارێزگای سلێمانی تاکو ئێستا توانیویانە ڤاکسین وەربگرن ئەمەش بەیەکێکی دیکە لە هۆکارەکانی بەرزبوونەوەی دووبارە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی دادەنرێت. هاوکارم دالیا کەمال زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵم بوویت. لە سلێمانیەوە دەچمە ئیندۆنیزیا لە ئیندۆنیزیا پەتایەک لە نێوان ئاژەڵان بڵاو بۆتەوە و نەخۆشیەکە ناوی نەخۆشی دەم و پێ ڤایرۆسێکە و لە دەموقاچی ئاژەڵەکان دەگرێتەوە برین و بڵق لە چواردەوری دەمیان دروست دەکات بەهۆی ئاژەڵەکان دەکەونە شەلێ واتە ئەم نەخۆشی کە لە ئێوان بڵاو بۆتەوە دیسان نەخۆشیێکی جیاوازە لە پەتای تای خوێنبەربوون کە لای ئێمە لە عێراق بڵاو بۆتەوە یەکێک لە خاوەن ئاژەڵەکان دەڵێت ساڵانی پێشوو لەم جەژنەیە دەیان سەر ئاژەڵم فرۆشتە بوو کەچی ئەم ساڵ تەنیا 5 سەر ئاژەڵم فرۆشتووە
نەخۆشی دەم و پێ لە مانگی چوارەوە لە دوو پارێزگای ئیندۆنیزیا بڵاو بووتەوە هەزارەها سەر مانگای کوشتووە و سەدەهای دیکەی نەخۆش خستووە. لەگەڵەوەی ئەمە زیانی لە خاوەن ئاژەڵەکان و قەسابەکان داوە خەڵکیش سڵ دەکەنەوە و گۆشتی سوور ناکڕن. براتپیت دەڵێ زەینم کوێر بوو و کەس ناناسمەوە. پسپۆران دەڵێن ئەمە نەخۆشیەکە و زیاتر لە خێزانەوە بۆ دەمێنێتەوە. براتپیت گەورە ئەکتەری جیهانی لە چاوپێکەوتنێکدا دەڵێ حاڵەتێکی دەگمەنم لەگەڵدایە ئەویشەوەیە دەموچاوی خەڵک ناناسمەوە و زۆر بێزاری کردو. براتپیت دەڵێ ناتوانم ئەوانە بناسمەوە کە تازە دەیان ناسم. زۆریش خەمی ئەوەمە لەسرم بکەوێت و خەڵک وا بزانن خۆم بەشتە زانم یان خۆمیان لێ دزمەوە. کێشەکە ئەوەیە کەسیش باوەڕم پێ ناکە کە دەڵێم پشتێکی وام لەگەڵایە گاڵتەیان لێت. ئەم کێشەی براتپیت نەخۆشیەکە و هەیە. زاراوە پزیشکیەکەی پرۆسۆپاگنۆسیایە و لە سەدا 2 خەڵک ئەگەری توشبوونیان هەیە. نەخۆشیەکە کێشەیەکی دەماریە و لە ئەنجامی تێکچوونی بەشی ڕاستی مێشک دروست دەبێت. ئەمە هەواڵە تەندروستیەکانی ئەمڕۆ بوو بە هیوای جژنێکی تەندروست بۆ هەمووتان دەگەڕێم بۆ لە هاوکارانم لە ستودیۆکانمان لە هەولێر.